بڵاوبوونەوەی نووسراوێکی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر کە هەوڵێکە بۆ فشار و سزادانی مامۆستایان، ناڕەزایەتی و نیگەرانی مامۆستایانی بەدوای خۆی داهێناوە. لە ناوەڕۆژی نووسراوەکەدا هاتووە سەبارەت بەو مامۆستا و فەرمانبەرانەی کە تا ئێستا هەژماریمینیان نەکردووە تا ڕۆژی پێنجشەممە 18 تەمووزی 2024 سەردانی بەشی ژمێریاری بکەن بە پێچەوانەوە موچەکانیان ڕادەگیرێت. هەژمارین و تەوتین کۆبیکوونەبی ئەوان مامۆستایانیش باز لەوە دەکەن نووسراوەکە لۆژیکی نییە و پێچەوانەی بڕیاری دادگای فیدرالیە جەختیش دەکەنەوە کە هەژماری من تەوتین نییە. ئەگەر فەرەزەندامان نا وەزارەتیان ئەوە تێ بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر ئەمەی کردبێتن ئەمە منطقی نییە، یاساییش نییە، چونکە پێش هەموو شتێک بە بینەران بزانن هەژماری من تەوتین نییە. بڕیارەکانی دادگای فیدرالی زۆر ڕوون و ڕاشکاون، زۆر ڕوون و ڕاشکا پێمان دەڵێتن هەر فەرمانبەرێک ئازادە بۆی تەوتینی بۆ بکرێ موچەکەی لە هەریچێ لەم بانکە فیدرالیانە بکاتن. جا بانکەکان بانکی ڕەشیدە، بانجی ڕافیدەینە و تیبی ئایش بە هەمان شێوە. ئەمانە ئەم سێ بانکەنە کە دادگای فیدرالی دانی پێداناوە و پشتڕاستی کردوونەوە. بۆیە هیچ فەرمانبەرێک نابێ زۆری لێ بکرێ و هەروە فشاری لەسەر بکرێتن بۆی بێت لە یەکێ لەو بانکانێک کە لەناو بانکی هەژماری منە بڵێن حیساب بانکی بۆ بکرێتەوە. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت دەبوو مامۆستایان خەڵات بکرێن نەک بە هەڕەشا ناچار بکرێن بەشداری لە هەژماری مندا بکەن. بەو هەنگاوە گەر متمانەیەک هەبێت ئەویش نامێنێت. نەدەبوایە هەڕەشە لە مامۆستایان بکەن، بە هەڕەشەکردن بە ئیجباری بێن بەشدار بن لە هەژماری من. دەبوایە مامۆستایان خەڵات بکرێن لەبەرەوەی مامۆستایان بەڕاستی هەمیشە و هەموو کات ینی قوربانیان داوە لە پێناوی ڕۆڵەکانی ئەم میلەتە. بەڵام حکوومەتێک ئەگەر بیەوێ بە هەڕەشەکردن خەڵک ئیلتیزام بکە بەخوا متمانەی کە هەر نییە ئەوەندە ئەگەر هەبێ متمانەکە نییە هەر نامێنێ، هیچ متمانەیەک نامێنێ. بەڕاستی ینی هەڕەشەکردن لە خەڵکی خۆت لە فەرمانبەری خۆت ئەمە مانای دۆڕاندنە، ئەمە مانای بەڕاستی ئەوەیە کە تۆ هیچ دەسەڵاتێکت بەسەر ئەو خەڵکەوە نییە لە زوڵم و لە پارە و لە چەک زیاتر. پەیام بۆ پشتڕاستکردنەوەی نووسراوەکە پەیوەندی بە بەڕێوەبەر و چەند سەرچاوەیەکی پەروەردەی ناوەندی هەولێرەوە کرد لەگەڵ ئەوەی بەڕێوەبەری پەروەردا وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. سەرچاوەکانی تریش بێ ئاگایی خۆیان لە نووسراوەکەدا نیشاندا بەڵام ڕەتیان نەکردەوە. دوای بڵاوبوونەوەی نووسراوێک لەلایەن پەروەردەی ناوەندی هەولێرەوە کە باز لەوە دەکات مامۆستایان تا ڕۆژی پێنجشەممە دەبێت بچنە ناو پرۆژەی هەژماری منەوە ئەگینا موچەکانیان ڕادەگیرێت. بڵاوبوونەوەی ئەو نووسراوەش لە سۆشیال میدیا کاردانەوەی بەدوادە هاتووە و مامۆستایان لێی نیگەران و ناڕازین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.